خۆمان نمانێناوە ئەو ئەڵێ ئەمانە هەمووی شرکە و خرافاتە دیار ئەبووی بن ساری شرکی کردو سەر قبری پێغەمبەر صلی الله علیه و سلم دیار ذهبی شرکە جێڕێتەوە ئێماڵێ ئەصحاب وایان کردو ئەگە ئەصحاب لەو ئاەتانی کە مامۆستای خوێنە تێنەگە دیار ئەم ئەصحاب زیاتر تێگەشتووە لە سەحابەکان زیاتر تێگەشتووە دوای بەڵگەمان زۆرە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمیێ لسورة النساء فرمي ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما فرمي يا محمد صلى الله عليه وسلم كاتي أوان قناهي كان كرت تاوان يان كرت أجر هاتن بولايت ولا لايتو داوي لي خوشبون يان كرتوش داوي لي خوشبون بيان كرت لو كاتي خوي برورجا بتعاطي لي خوشبون يان ليان خوش أبي أم زانان فرمي أنا لكاتي زندية يعني باخذ بدك أما لا ئەوە زۆر خەتەرەکە بڵێ لە کاتی زیندوو لە کاتی مردوو چونکە ئێمە پێمان وایە خوای پەروەردگار خۆی داڕ و نافعە هیچ کەسە ناتوانێت زەرت پێ بگەێنە منفعەت ئیلا خوای پەروەردگار نەبێ پیاغەمبەری خوا چی زیندوو بێت چی مردوو بێ هیچی لەدەست نایە هەر وەسیلەتێکە خوای پەروەردگار وەکو وەسیلەیەک دایناوە لەم دنیا هەر کەسێ بڵێ پیاغەمبەر وەسیلە ئەوە ئیجماعی سەحابەی شکاندووە بەنەسی حەدیثی صحیح بوخاری کە مامۆستا قورئان و سنت صحیح بوخاری هاتووە ئیمامی بوخاری فەرمێ حەدیثەکەی ئیمامی عومەر کە ئەجێڕێتەوە فەیمام عومەر فەرموویەتی لە سەردەمی ئیمامی عومەر بێبارانی بوو ئیمامی عومەر چی فەرموو اللهم إنا كنا نتوسل إليك بنبينا فتسقينا خوایە ئێمە کاتی خۆیمانت خوایە بۆ خاتری پێغەمبەرەکەت باشە ئەگەر بەعزێک الله خوا نزیکە بۆ داوا لە خواناکەی ئەی باشە ئیمامی عومەر بۆ داوایان لە خوا نەکرۆ سەحابەکان لە کاتی پێغەمبەری خوا لە کاتێکا تەوەسل بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داواکردنە لە خوا شتێکی جیاواز نییە کەسێک ببوورە ئەمە سەرکەم لێرەیە سەحابی لە دوای وەفاتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دیسان تەوەسولیان کردو بە پێغەمبەرەوە بۆ ئەوانە ئەم حەدیثەی کە لە صحیح بوخاریەتەوە اللهم إنا كنا نتوسل إليك بنبتايا كم أو بسلمينين كصحابكان هميان شكا كنا لعلم حديثا وكوك بيغمر وتبيتي اللهم إنا كنا نتوسل إليك بنبينا فتسقينا خوايا إما كاتي خمان خوايا بخاطري بيغمر باران ورا باران واليوم نتوسل باش واليوم نتوسل إليك بعم نبينا فاسقينا خوايا إمر دعوات ليكن بخاطري عباس مامي بيغمر نيود عباس وتي بخاطري مامي بيغمر فاسقينا أما پێغەمبەر دیسان کە باخزمەتکە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی تەوەسل بە پیاوچاکانیش دروستە ئیمامی عومەر تەوەسلی بە پیاوچاکان کردووە ئەمجا بۆی کە ئەو فەهمەی جەنابەت کە بۆ هەموو موسڵمانێک ژڕوون بێتەوە ابن حەجەر لە شەرحی ئەم حەدیثەیە دکتۆر عەبدوڵلەتیف ئەحمەد سەلەفی شارەزا و خاوەنی دکتۆرا لە عەقیدەی ئیسلامی دکتۆر لە پرسیاری پێشەمان ناوتمان ئایا ئێوە تا چەنە بڕواتان بەو ئەدی لەو بەڵگانە هەیە کە بەڕێزمەوە سەمەلا جاسم هێنایەوە سەبارەت بە سەردانیکردن و ئەو پێشی وایە دانانیان بە وەسیلە دروستە لە ئیسلامە بەڵێ وەڵا سەرەتا هیچێک لە میوانەکانت کە مێزەرێکی سپی بەسەرەوەیە حەقەتەن نازەم ناویشیان چییە لەگەڵ ڕێزمدا لە سەرەتای بەرنامەکە ئاگادار نەبووم کۆمەڵی هجومی کردە سەر من شت تێکەڵ دەکاو لەم شوێنانە ئەوەی بە منت وت هیچی وەڵامت نادەمەوە دڵنیا بە کە جنێویشم پێ بڵێ لەم شوێنە لەسەر خۆم دیفاع ناکەم بەڵام سەبارەت بە چەواشەکاری و تێکەڵکردنی حەق و ناحەق و تێکەڵکردنی تەوحید و شرک ئەمەیان لێ بێدەنگ نام ئینشاءالله ئەڵێت مەسح و ماچکردنی مینبەر لە سەردەمێکدا هەبووە کە مینبەر و نازانم چی مینبەرەکە ماچ کراوە قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بلغمان بوبين للقرآن للسنة بيغمبري خوا عليه الصلاة والسلام ده فرمي تركت فيكم شيئين لن تضلوا ما إن تمسكتم بهما كتاب الله وسنتي دوشتم بوجهشتون قد قمرانا بندستيان بيو بقرن كتاب وسنة قرآن وحديث قرآن وحديث من بو باسكا بلي خوا واي فرمو بيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي برون هاوار كان فلان بياو تشاك هاوار كان فلان بيغمبر داوا فلان شخص بكن أو من بو باسكا حكايتك وخونيك وبسرهاتك أوشتان لا يسمن ولا يغني من جوع ئەو جار کە سیرکەین لە ئیسلامدا تەنها بەردەڕەشەکە دروستە و سنەتە ماج بکرێت کەچی کەعبەی مبارەک هیچ شوێنێکی تری دروست نییە ماج بکرێت ڕوکنی یەمانیش دروست نییە ماج بکرێت تەنها دروستە چی بکرێت مەسح بکرێت دەستی لێ بدرێت ئەوە سنەتی موسڵمانانە بۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام نەیفەرموو کەعبە هەر شوێنێکی بێت دەستی پێدا بێن و ماچی بکەن نە بەس بەردەڕەشەکە تۆ بێ ئێستا مینبەرێکیش ماچکەیت و خۆڵێکیش ماچکەیت و قەبرێکیش ماچکەیت و ئەمە بەڕاستی خواپەرستی نییە بە تەوحیدی کارێک نییە کە لە دینی ئیسلامدا هەبێ و بەڵگەی لەسەر بێ دوایی کۆمەڵی قسەی بۆ هێناینەوە ئیمامی زەهەبی ئیمامی فلان طبعاً ئەو ئیمامانە لە کاتێکدا ناویان دەهێنرێت کە شتێک لە قسەی ئەوان دەستکەوێ یارمەتی ئەو بیر و باوەڕە بدا کە لەسەرینی
دنا نڕێزی ئیبن تەیمیە دەزانرێ نەڕێزی ئیمام ئەحمەد دەزانرێ بە هەر حاڵ دەڵێت دوعا لای قەبر و گۆڕی پیاوچاکان لەوێ قبول دەبێت بەڵگەمان بۆ بێنەوە قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بلا خواوي فرموا لوي دعاء قبوله بلا پیغمبر عليه الصلاه والسلام فرمويتي لوي قبوله اما ترازويك مان هي قران والسنه من بونيني تو ابدا هيك شيء قبولنا كاين مسلمانان جل بس دكتور اي تفسيري او جاو شاكانا تفسيري او امامانا ناتو اندري استفاده لي بكري تشتك تفسيري قران كلالايان مع مستان وزانان وشارزان وكراوا و وكو مامۆستا فەرمووی ئیمامی زەهەبی و ئیبن تەیمیە تفسیری قورآن نابێ پێچەوانەی قورآنەکە خۆی بێت تفسیری قورآن نابێ پێچەوانەکەی خۆی بێ خوای گەورە کە دەفەرمێ فەلا تەدعوا مع الله ئەحەدەن لەگەڵ خوا هاوار مەکەنە کەس نابێ کەسێک بێت تفسیرێکی بۆ بکا بڵێ قەیناکە وەڵا کە هاوارکەیتە پێغەمبەران و پیاوچاکان دروستە ئەو تفسیرە قبول نییە تفسیرێکمان بۆ قورآن دەوێت کە قورآن خۆی تفسیری قورآن بکە ئاەت بە ئاەت یا تفسیری ئاەت بە حەدیث یا تفسیری ئاەت بە ئەقوالی سەحابە ئیجماعی سەحابە بەڵێ بەم شێوازە دوایی باسی ئەومان بۆ دەکا کە ڤیدیۆ ئەمە کەی هاتووە چێ سوزدەی بۆ قەبرێک بردووە و چی ئەو شتانەی کردو ڤیدیۆ ئەو شتانە ئیشی لەسەر ناکرێتەوە تا ئەوی من و تۆش ئێستا لە ڤیدیۆکە دەرچوینەوەش ئیشی پێ ناکرێت لە تەلەڤیزیۆن دەرچوین و خەڵک باگوێ لە قسەت نەگرێت چونکە ئەوەش هەر ڕسمێکە خۆ حەقیقەت ئەو خەڵکە بەرامبەر تۆ داننیشت تۆ بەرامبەر ڕاستەقینەی تۆ دەستخۆشیش لەو بەڕێزەی تر دەکەین کە خوا جزای داتەوە هەرچەندە لە نەسلێکی مبارەکە بەڵام تەوحید بەلایەوە گرنگترە لە هەموو شتێک و قسەیەکی زۆر جوانیشی فەرموو کە لە ئەولیا و پیاوچاکانەوە نەهاتووە بڵێن